إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله تعالى، وأحسن الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، بەڕێزانم مسلمانان، گەرەکم بوو باسی ئەو سەحابە بەڕێزانە بکەم، خصوصاً ئەو چوار خەلیفەیە کە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلیە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێت. بەڵام پێش ئەوەی بچینە سەر ئەو بەڕێزانە بە تایبەت، با ئێمەی مسلمان با بزانین سەحابە کێیە، بۆچی خوای گەورە و میهرەبان ئەمەندە لە قورئانە وەصفیان ئەکات، و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمەندە لە فەرموودە صحیحەکانە وەصفیان ئەکات کە ئەو سەحابە بەڕێزانە هێشتا مابوون لە دنیادا. پێغەمبەر صلی الله عليه وسلم پێیانی ئەفەرموو تۆ لە فیردەوسی، تۆ لە جەنەتی، تۆ شەهید ئەکرێی، هێشتا لە دنیاشا مابوون. بەڵێ براکانم، سەحابە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسانە بوون کەوا ئیمانیان بە پێغەمبەر هاوردوو بوو صلی الله عليه وسلم، و شوێنی کەوتوو بوون بە تەواوەتی، و لە دنیادا دەرچوون هەتا وەکو یعنی وەفاتیان کرد لەسەر ئەو مەنهەجە و لە شوێن کەوتنی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم. پێغەمبەریان بینی بوو بە چاو صلی الله عليه وسلم، بەڵام بە تابعی ئەوترێت تابعی یعنی سەحابەی بینیوە، بەڵام پێغەمبەری نەبینیوە صلی الله عليه وسلم. ئەم سەحابانە بۆچی خوای گەورە و میهرەبان هەڵیانی بژارد بۆ هاوڕێتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم؟ چکە ڕۆژێک کابرایەک بە ئەبوو ئەیوبی ئەنساری ئەفەرمێت ئای بەود و گۆچکەت وای گوێت لە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم، بەو چاوانت کە بە چاوت بینیەتی خۆزگان بە خۆت بوایە. ئەبوو ئەیوبی ئەنساری تووڕە بوو، فەرمووی وەڵڵاهی کۆمەڵە کەسانێکی گەلێ زۆر لەگەڵ پێغەمبەرا بوون و دژایەتی پێغەمبەریانە کرد صلی الله عليه وسلم. بۆ شکری خوا ناکەی کە خوای گەورە و میهرەبان هیدایەتی داوی بەردەوام بە لەسەر ڕێگاکەی. بەڵێ وەکو عەبدوڵای کوڕی مەسعود ڕەفعێکا ئەفەرمێت إن الله نظر في قلوب العباد فوجد قلب محمد خير قلوب العباد فاصطفاه لنفسه فابتعثه برسالته ثم نظر في قلوب العباد بعد قلب محمد صلى الله عليه وسلم فوجد
خير قلوب العباد قلوب أصحابه فجعلهم وزراء نبيه يقاتلون على دينه. رواه أحمد وهو صحيح. أفرميت خواي قورو مهربان همو دڵەکانی کۆوە کرد، سەیری هەموو دڵەکانی هەموو مەخلوقاتی کرد، سەیری کرد پاکترین دڵ و چاکترین دڵی محەممەدە صلی الله عليه وسلم، هەڵی بژارد لە ناو دڵەکان دەری کرد، کردی بە پێغەمبەر، هەڵی بژارد لە ناو هەموو مەخلوقاتە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، هەتا وەکو کردی بە پێغەمبەر و ئەو دینە بە خەڵکی بگەێنێت. لە پاشاندا خوای گەورە و میهرەبان سەیری دڵەکانی کرد، سەیری کرد چاکترین دڵ و پاکترین دڵ لە دوای دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەحابە بەڕێزانەیە. دڵی ئەو سەحابانەیشی هەڵبژارد بۆ هاوڕێتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم، بۆ ئەوەی بە تەواوەتی بەڕاستی ئەو دینەیان بە خەڵکی گەیان و خۆیان فیدای ئەو دینە کرد، لە پێناو دینە و لە پێناو وڵاتیانە و لە پێناوی نەفسیانە. خوای گەورە و میهرەبان وامان بۆ دەرەکەوێت کە دڵی سەحابەی هەڵبژاردووە لە ناو هەموو مەخلوقات، لە ناو هەموو مەخلوقاتە، لە ئومەتەکانی پێش ئێمەش هەرچەندێ ئەولیا هەبوو بێت، هەرچەندێ پیاوچاک هەبوو بێت، کەس ناگەیەتە سەحابەیە. لە دوای پێغەمبەران سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڕاستی سەحابە کە هاوڕێتی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم، خوای گەورە و میهرەبان وەسفیان زۆر ئەکا لە قورئاندا، بۆیە کردی بە هاوڕێی خۆشەویستی خۆی ئەو سەحابانە. خوای گەورە و میهرەبان باسیانەکە ئەفەرمێت ئەو سەحابانە پیاو بوون، پیاو یعنی کەمالی پیاوێتیان تیا بوو بە تەواوەتی. لە سوورەتی ئەحزابە خوای گەورە ئەفەرمێت ولما رأى المؤمنون الأحزاب قالوا هذا ما وعدنا الله ورسوله وصدق الله ورسوله وما زادهم إلا إيمانا وتسليما من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا. كاتێ مشریکەکان و بێباوەڕەکان پارچە پارچە بوونەوە و هجوومیان کرد بۆ شاری مەدینە، سەحابەکان کاتێ ئەمەیان بینی وتیان ئەمەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر جا بۆمان باسەکە، خوای گەورە و میهرەبان تاقیتان نەکاتەوە بە خۆشی و بە ناخۆشی و بە شەڕ و بە برسێتی. بەڵێ صدق الله ورسوله، بەڵام ئەو ترسەی ئەمان ئەوە نەبوو ئیمانیان پێ زیاد بکە. کاتێ مشریکەکانیان بینی هجوومیان کرد ئەمان ئیمانیان زیادیە کرد. وما زادهم إلا إيمانا في قولهم وتسليما في جوارحهم من المؤمنين رجال. لەناو ئیمانداراندا بەڕاستی پیاوێلێکن بەڵام تەواوی پیاو صدقوا ما عاهدوا الله، لەگەڵ ئەو ئەحدەیە لەگەڵ خوابوون بەڕاستیان خستەوە، کەواتە خوای گەورە و میهرەبان باسیانەکە ئەفەرمێت ئەوان ڕیجال بوون. لە ئاەتێکی تردا باسیانەکە خوای گەورە و میهرەبان ئەفەرمێت هم الصادقون، بەڕاستی ڕازگۆ بوون سەحابە. بۆیە خوای گەورە و میهرەبان هەڵیانی بژارد بۆ هاوڕێتی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. إنما المؤمنون الذين آمنوا بالله ورسوله ثم لم يرتابوا وجاهدوا بأموالهم وأنفسهم في سبيل الله أولئك هم الصادقون. لسورة حجرات دا خدای گەورە و میهرەبان ئەفەرمێت بەتەئکید ئەوانە ڕازگۆ بوون، ئەو سەحابە بەڕێزانە ڕازگۆ بوون، بۆیە لەبەر ئەم سیفەتانە خوای گەورە و میهرەبان هەڵیانی بژار. یەکێتر لەو سیفاتانەی خوای گەورە باسییانەکا لە قورئاندا ئەفەرمێت سەحابە چاکترین ئومەتن، چاکترینی خەڵکین، چاکترینی خەڵکن بۆ خەڵق. خوای گەورە و میهرەبان لە سوورەتی ئالی عیمراندا ئەفەرمێت كنتم خەیڕە ئومەتین، بەڕاستی ئێوە چاکترین ئومەتن ئەی سەحابەکان. كنتم خير أمة
چاکترین ئومەتن لە نەفسی خۆتاندا بەڕێزترین ئومەتن تأمر أخرجت للناس دەرچون بۆ خەڵکیش کاملەکەن خۆتان کاملن ئەی سەحابە و خەڵکیش کاملەکەن كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ولو آمن أهل الكتاب لكان خيرا لهم منهم المؤمنون وأكثرهم الفاسقون براسي ايوه چاکترین امتن و درچون بو خلقی امر بچاکه اکن فرمان بچاکه اکن اوی خرافه قد غیلی اکن نكو وكو أهل كتاب كانوا لا يتناهون عن منكر فعلوه أوي خرافة بوايا قد غيان لينا أكردو خويانش أنجانيان أدا بويا خواي قولو مهربان عقوبيان أدا وبيغمبر صلى الله عليه وسلم أفرميت لحديثك دا أنتم توفون 70 أمة أنتم خيرها وأنتم أكرم على الله أي أمتي محمد صلى الله عليه وسلم أنتم توفون 70 أمة يعني تكملون وتتمون وبراسي تواوكري أو حتى أمة تشاكا أمتي قورا بلام أنتم خيرها ولا هرهم أمة كان شاكترن وأنتم أكرم على الله ولا هرهم أمة كان زياتر بريزن لا إخوة أمتي پیغمبر صلى الله عليه وسلم زور بريزة للاي خواهي قورو مهربان لتشاو همو أمتكاني تردا بلي الصحابة رضا ورحمتي خواهيان ليبيت خواهي قورو مهربان زور وصفيانكا براسي بقول بفعل لقل أمدي نبنو لقل پیغمبر أبن صلى الله عليه وسلم يكي لوانا عروي كري مسعودي ثقفي كاتي هاد بولاي پیغمبر صلى الله عليه وسلم بو اوي مفاوضات بكل صلح حديبيه كاتي قراوه بو لاي قريشي كان بانجاني كرت وتي ورن من زور بو املاو اولاد زور رويشتما بو لاي كسرى بو لاي نجاشي بو لاي زور لملكه كان رويشتما والله هيش ملكيكم نبيني هيش كسيكم نبيني كهاوريكاني زور ريز حرمتي بو دابنا وكو محمد صلى الله عليه وسلم او صحاباني او كسانك لقل يابون زور ريز حرمتي عن لي اقرت افرميت والله انبيني كاتي پیغمبر صلى الله عليه وسلم تفي بكر دايا نيان اهش تفك بدا لعرس بدستي ايان قرده وايان ساوية سروشاوي خويانا لبر اوي پیغمبر صلى الله عليه وسلم مبارك بو خوي لبر اوي پیغمبر صلى الله عليه وسلم بركت بو خوي مبارك بو بويا ككافي وفاتي كرت او تبركي ترنما كسيك بروا پروي بين تبركي تي وبكا كسيك بروا خوي بساوي بمحاجريك وبقبريك برا تبركي پێ وبکە ئەوانە هەمووی مخالفەی شەرعن بەڵام تایبەتمەند بوو پێغەمبەر صلى الله عليه وسلم وكاتك دزمێژی بگردایە كاد الصحابة أن يقتتلوا على وضوئه صحابة كان زور پێشبڕکەیانە کرد لە کاتی دەستنوێژە ئاوی دەستنوێژەکەیان لێ ئەسەن وإذا أمرهم ابتدروا أمره كاتێ فەرمانێکی بکردایە جێوەجێ هەمویان حاضر بوون كاتي قسەی بکردایە پێغەمبەر صلى الله عليه وسلم هەموو سەحابە بێدەنگ ئەبوون ئەوەنە ڕێزیان لە پێغەمبەر ئەگر صلى الله عليه وسلم زۆر خۆشەویستیەکەیان هەر بەدەم نەبوو بە فعلش بوو یەکێ لە ئافرەتەکان لە ئەنساری لە مەعرەکەی ئوحوددا خەبەر بڵاوە بووە کە قتل محمد صلى الله عليه وسلم وتیان محەممەد کوژراوە لە شەڕی ئوحوددا هەموو خەبەر بڵاوە بوو بە ناو شاری مەدینەدا ئەم ئافرەتە پڕدڵ لە ئیمانە پڕی دڵی لە ئیمان بوو بەڕاستی پڕ دڵی خۆشەویستی ئەو پێغەمبەرە بوو صلى الله عليه وسلم لە ماڵی خۆی دەرچوو ڕۆیشت بگەڕێ بزا خەبەر ڕاستە یا درۆیە ئەگەی دای بەناو کۆمەڵە کەسێکە
ئەیان فەرموو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پێشتر ئەیدۆزیتەوە جەنازەیەکیان بەلایە ڕەت کرد وتیان ئەزانی ئەوە جەنازەی کێیە؟ وتی نازانم ئافرەتەکە. وتی ئەوە جەنازەی مێردەکەتە. وازی لێ هاورد ڕۆی بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم. جەنازەیە تریان بەلادا تێپەڕان وتی ئەوە جەنازەی کوڕەکەتە. وازی لێ هاورد. جەنازەیەکی تر ڕەت بوو وتیان ئەوە جەنازەی باوکتە. جەنازەیەکی تریان ڕەت وتیان ئەوە جەنازەی براکەتە. واوری بۆ لای کەسیان نەداوە هەتا وەکو پێغەمبەری دۆزیەوە صلی الله عليه وسلم کردی بە عاباکەیدا فەرمووی ئەی پێغەمبەری خوا لە دوای تۆ هەموو موسیبەتێک ئاسانە. خۆشەویستیان ئاوا بوو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو سەحابە بەڕێزانە براکانم لەبەر ئەم هۆیانە خوای گەورە و میهرەبان هەڵیانی بژارد بۆ هاوڕێتی ئەو پێغەمبەرە و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت خەیر الناس قەڕنی ثم الذين يلونهم ثم الذين يلونهم. چاکترینی بەشەر کە چاکترینی بەشەر بێت ئەوە بوون لە سەردەمی منە یعنی سەحابەکان. لە پاشان سەحابەکان تابعین لە پاشاندا تابعی تابعین چاکترینی بەشەرن لە دوای پێغەمبەران. أقول ما سمعتم وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين فاستغفروه إنه هو الغفور الرحيم. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد خۆشەویستانم سەلەفی پێش ئێمە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ فەرموویانە هەر کەسێ ئیمامی ئەبوو بەکری خۆش بوێ هەر کەسێ ئیمامی ئەبوی بەکری خۆش بوێ ئەوە بەڕاستی دینی وەسانووە و هەر کەسێ ئەگەر ئیمامی عومەری خۆش بوێ ئەوە ڕێگای دینی دۆزیەتەوە و هەر کەسێ ئەگەر ئیمامی عوسمانی خۆش بوێ بەڕاستی نوری خودایی ئەدا لە دڵی ئەو کەسە و خدا هیدایەتێدا و هەر کەسێ ئیمامی عەلی خۆش بوێ ڕەزای خوایان لێ بێت ئەوە دەستی گردووە بە کەلیمەی لا ئیلاهە ئیلا اللهوە. بەڵێ سەحابە زۆر بەڕێزن حەق و حقوقیان زۆرە بەسەر ئێمەی موسڵمانەوە لەبەرەوەی هەر ئەوان بوون ئەو دینەیان بە ئێمە گەیان لەبەر ئەوەی هەر ئەوان بوو کە دەردەسەری و لە شاری خۆیان و لە وڵاتی خۆیان دەرکران فی سەبیلی ئەم دینە. كنتم خير أمة يعني خير الناس للناس أنفع الناس للناس. باشترين أمة باشترين مخلوقا لەبەرەوەی زۆر چاکەکار بوون بەرامبەر بە خەڵکی تری. یەکێ لەو حەقانە یەکێ لەو واجبانە یەکێ لەو مافانەی سەحابە ڕەزای خوایان لێ بێت لەسەر ئێمەی موسڵمان ئەوەیە ئەبێ ئێمە سەحابەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم خۆش بوێت ئەبێ خۆشیانمان بوێت بە معنای کەلیمە لەبەر ئەوەی لأن حبهم دين وأن نذكرهم بكل خير وأن نبغض من يبغضهم وبغير الخير يذكرهم. هر کەسێک لە ئێمەی موسڵمان ئەوەیە ئەبێ ئێمە سەحابەمان خۆش بوێ بەگشتی لەبەرەوەی خۆشەویستی سەحابە دینە و ئەبێ دائیمەن بە چاکە باسییان بکەین و ڕقمان لەو کەسانە بێت کە ڕقیان لە سەحابەیە و ئەو کەسانەی کە بە خراپە باسی سەحابە ئەکەن ئەبێ ئێمە ڕقمان لێیان بێت. وەکو ئیمامی طەحاوی ڕەحمەتی خوای لێ بێت ئەفەرمێت وحبهم دين وإيمان وإحسان. خۆشەویستی خەڵک بۆ سەحابە دینە و ئیمان و ئیحسانە بەڵام وبغضهم كفر ونفاق وطغيان. وأجر كسي الرقي للصحابة بيت أو الكفر أو الزيادروية أو الزنديقة أو كسا أبي إيما دائما صحابة من خوش بيت كحق الصحابة لسر إيمية كخوش من بيت وبخرافة باسيان نكين أوي تاكي باسيان بكين وشوينيان بكوين. پیغمبر صلی الله عليه وسلم
لحديثك دا أفرميت كإمام مسلم روايتي كردوة حب الأنصار من الإيمان هر كسي أنصار كان خوش بيو جماعة مدينة صحابة كان شاري مدينة خوش بيوت أو كسي إيمان دارا أو نشاني إيمانيتي وبغضهم من النفاق وهر كسي رقي ليان بيت أو كسا صفتي منافقيتي آية لفرموديكي تردا أفرميت من أحبهم أحبه الله هر كسي أواني خوش بيت خواي قورو مهربان أو كسي خوش بيت ومن أبغضهم أبغضه الله وهر كسي رقي لصحابة بيت خواي قورو مهربان رقي ليها لقريو ليتو رأى بيت أما درباري خوش ويستيان أبي إما أوها صحابة من خوش بيت لبروي إيمان وإحسانا بلام أو كساني كدم دريجية كان برانبر بصحابة كجيان أدن كقصي ناشرين أن بيكن خواي قورو مهربان زباني أن الله الكات وأو دم دريجية كان برانبر بصحابة بيغمبري إخوة صلى الله عليه وسلم لفرموديك دا أفرميت لا تسبوا أصحابي جيان مدنا صحابة كاني من جياني أنتي مدن فوالذي نفسي بيده بوك سيكوا نفسي محمد بدست صلى الله عليه وسلم لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا ما أدرك مد أحدهم ولا نصيفه أفرميت سيون بقوري إخوة كسي لإيوة لو أن أحدكم أنفق مثل أحد ذهبا كسي لإيوة أوني شاخي أحد أعطوني هبت بك بخير بك بصدقة ما أدرك مد أحدهم أو ناقا بخيري تنيك يعني أوان تنجي بكن بخير تو أوني شاخي أحد بكي بخير يشتا تسنكي أو أفضل ترى لله إخوة ولا نصيفة أجر مشتي كانش بيت أجر مشتي خير بكن تو أوني شاخي أحد أعطون بكي تخير يشتا ناقي بوانا لفضله يتربوت جيونيان بيئتي لا تسبوا أصحابي لفرموديكي تردى أفرميت من سب أصحابي فعليه لعنة الله والملائكة والناس أجمعين هل كسي جيان بالصحابة بدا أو لعنتي خواي ليبيت لعنتي ملائكي ليبيت لعنتي همو مخلوقاتي ليبيت كسيك دم دريجي بكات بويا أبي أمي مسلمان زبان من بباريزين كسيوا هيا جيان أدات بمعاوية رضا ورحمة إخوائي ليبيت كسوا هي جن أدا بعائشة رضا ورحمة إخوائي ليبيت كسوا هي جن أدا بأبو بكر وبعمر وبعثمان وبعلي أو كسانة بتأكيد لعنة إخوائي لسرا أو كسانة بتأكيد لعنة ملائكي لسرا لعنة همو خلقيشي لسرا بويا أو كسيكت جن أدا بصحابة وكو إمامي نسائي أفرميت جيان أدات أبو بكر وعمر وعثمان ومعاوية وصحابة تري أو بالتأكيد جيان أدات بيغمبر صلى الله عليه وسلم بلان بينا ويريت أجر بيغمبر صلى الله عليه وسلم تربيتي أو صحاباني دابت لجير دستي أو پرورده ببن كسي جيان بوان بدا زباني محاري وايد جيان بما مستاكيان أدا بلان ناويرن أو زنديقانا ناوێرن بۆیە کەسێک جوێن بە سەحابە بدا واللهی جوێن بە پێغەمبەرشەدا واللهی جوێن بە هەموو مەسئولێکەدا واللهی جوێن بە هەموو حکومەتێکەدا ئەو کەسانی زبانیان پاراو نییە بەرامبەر بە سەحابە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لێیان کردووە بەڵام ئێمەی مسلمان ئەگەر کەسێکمان بینی باسی سەحابە ئەکا بە چاکە باسی چاکەکانیان ئەکا شوێنکەوتویان ئەبێت ئەوە شایەتی بۆ بدە ئەو کەسە ئینشاء الله ئیماندارە و ئەگەر کەسێکت بینی قسە بە سەحابە ئەکا گوێن بە سەحابە ئەدا ڕقی لێیانە ئەوە باش بزانە و شایەتی لەسەر بدە کە ئەو کەسە منافقە ئەو کەسە دووڕووە ئەبێ ئێمەی مسلمان
خۆشیانمان بوێت ئەبێ ئێمەی مسلمان زبانی خۆمان بپارێزین و خوای گەورە و میهرەبان ئەو دڵانەی هەڵبژارد لە ناو هەموو دڵی مەخلوقاتە هەڵیانی بژارد بۆ ئەوەی لەگەڵ ئەو پێغەمبەرەیە بن صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ئەو دینە بە خەڵکی بگێنن واجبە لەسەر ئێمەی مسلمان کە زبانی خۆمان دائیمەن بگرین بەرامبەر بە سەحابە و دائیمەن باسی چاکەیان بکەین و دائیمەن دوعای خێریان بۆ بکەین بڵێن خوای گەورە و میهرەبان جەزاتان بەخێر بداتەوە لە قیامەت یا ڕەبی خوای گەورە و میهرەبان لەگەڵ ئەوانە حەشرمان بکە ئەگەر ئەوان مشتێ خێر بکەن ئێمە ئەوەنەی شاخی ئوحود خێر بکەین نەگەین بەوانە بۆ دەم درێژی بکەین بەرامبەریان داواکەین لە خوای گەورە و میهرەبان بە ناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی خوای گەورە و میهرەبان لە گوناهەکانمان خۆش بێ و خوای گەورە و میهرەبان شیفای نەخۆشەکانمان بدە خوای گەورە و میهرەبان ڕەحم لە مردوەکانمان بکەی یا ڕەبی خودایە ڕەحم و بەزەی خۆت برژێنی بەبانمانە و بەبان هەموو مسلمانێکی ترە یا ڕەبی خوایە یا ڕەبی خوایە دڵەکانمان ساف بکەی خوایە زبانمان بپارێزی لە دەمدرێژی بەرامبەر بە سەحابە خوایە وامان لێ بکەی شوێنکەوتووی ئەوان بین آمین آمین یا رب العالمين إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون ولذكر الله أكبر وأقيموا